ئێمە وەکو گروپی شەقام هەرچەنە هەوڵی زۆر باشماندا هەوڵی جدیماندا هەرچی ڕێکاری یاسایی و قانونی هەیەگرتمانە بەر بەڵام دیارە دەسەڵات کەڕە و گوێی نییە بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین بێنە سەر شەقام ئیتر بێدەنگ نەبن چاوەڕێی هاوڵاتیانەکەین ڕۆژی یەکشەم بڕژنە سەر شەقام ئێستاش وەکو گروپی شەقام بەیاننامە ئەخوێنەوە بۆ ئێوەی خۆشەویست بەناوی خودای گەورە میرەبان هاوڵاتیانی خۆشەویستی شاری کەرکووک مامۆستایانی ئاینی کەسایەتی و ڕۆشن بیران مامۆستایان و فەرمانبەران قوتابیان خوێندکاران ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کاسبکاران تاوی چین و توێژەکانی کۆمەلگا وەک دەزانن ماوەیەکە لە شاری کەرکووک زوڵمێکی زۆر لە هاوڵاتیانی شارەکە دەکرێت بەتایبەتی و لە ئێستادا لە نرخی مۆلیدا لای هەمووتان معلومە زانن پارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەسەندرێت لە بەرامبەر نرخی ئەمپێرەکانی مۆلیدا ئێمە وەکو گروپەکەمان گروپی شەقام لە ماوەکانی ڕابردوو هەوڵێکی زۆر باشماندا بەڵام سەیرەکەین بێ ئەنجام بوو ئەوەش پێویستمان بە هاوکاری و هەڵپشتی هاوڵاتیان هەیە پارەی خۆڵ و خاشاک لە هاوڵاتیان دەسەندرێت بەبێ هیچ قانونیەک بەبێ هیچ یاسایەک بۆ ئێمە وەکو گروپی شەقام بڕیارماندا ڕۆژی یەکشەمە گردبوونەوەیەکی جەماوەری ئەنجام بدەین بۆیە ئێمە وەکو گروپی شەقام بڕیارماندا گروپی گردبوونەوەیەکی جەماوەری فراوان ئەنجام بدەین بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین لە هەموو هاوڵاتیەکی بێر و خۆشەویست دەکەین ڕۆژی یەکشەم لەبەردەم بینایی قایمقامێت ئامادە بن سوپاس بۆ ئێوە خۆشەویست